دەقی ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانتان پێڕادەگەین. بەشێک لە حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێکەوتنێکی سیاسی ئاسایی نێوان دوو حیزب ناو دەبن. بەناوی خی گەورە و میهرەبان تەوە نێما بە نسبەت ئەو ڕێکەوتنامەیە پێمان کارێکی باش بوو و هەرزوو ئێمە پشگیریمان کرد و پیرۆزباییمان کرد ئەو ڕێکەوتنامەیە چونکە پێمان وا بوو کە ئەمە هەنگاوێکی باشە بە ئاراستەی دروستکردنی تەبایی سیاسی و لێک تێگەیشتنی ناوان هێز و لایەنە سیاسیەکان. لانی کەم ئەم ڕێکەوتنامەیە بەنسبەت سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە تەفاهمێکی مشترەک لە بینی ئەو دوو هێزە دروست دەکاوە ئەمە ئارامیەکی سیاسی ئەجێڕێتەوە. بەڵام پارتی دیموکراتی کوردستانیش گومانی هەیە لەو ڕێکەوتنە بۆ ئەم گومانەشی پاساوی تایبەت بەخۆی هەیە. ئەم ئیتیفاقیەش لە کاتێکی هەستیار بە پەلەکردنێکی زۆر و بە دەرخستنێکی گەورەتر لە حەجمی خۆی لە ئەعلام و لە بوونەکان کە بۆ ئەم ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە تەرخان کران من پێم وایە زیاتر حەساسیەتەکان لێرە گەورەتریش یعنی پەیاو بوون. دوای ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەرزوو لایەنە سیاسیەکان کاردانەوەی خۆیان بە ئاراستەکردنی پیرۆزبایی بۆ هەریەک لەو دوو حیزبە دەربڕێت. پارتی دیموکراتی کوردستانیش لە ڕێگەی بەیاننامەیەکی فەرمی مەکتەبی سیاسی پەیامێکی ئاراستە کرد. هەرزووش بەشێک لە چاودێران ئەو بەیاننامەی پارتی دیموکراتی کوردستانیان بە بەکارهێنانی ڕستە و دەستەواژەی توند وەسف کرد. من نازانم تا چ ڕادەی توندە یان بۆ تەسەور ئەکرێت کە زۆر بە زمانێکی زۆر تند ئەم بەیانە نییە نووسراوە بەڵام بە هەر حاڵ ئەمە فعل نییە ڕەد الفعلێک بووە. لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیایی دەداتە پارتی دیموکراتی کوردستان کە مەبەستی ڕێکەوتنەکە بۆ دەرکردنی هیچ لایەنێکی سیاسی نییە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستاندا یان هەر لێکدانەوەیەکی تر کە لای ئەوان هەیە. ئێمە پێگە و خەبات و شۆڕشی هەموو لایەنە سیاسەکان باش دەزانین کە هەریەکان پێگەی خۆی هەیە جەماوەری خۆی هەیە لە شۆڕش لە خەبات لە تێکۆشان بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە پێکەوە لە حکوومەتین کە ئیدارەی حکومڕانی ئەمڕۆی کوردستانە دەی لە هەماکاتشا لە گەورەترین ئەرکمان لە ئەستۆیە کە پێکەوە ئەرکەمان گرتوۆتە ئەستۆ کە ئەویش پاراستنی دەستکەوتە سیاسی ئابوووریەکانی کوردستانە تیرۆریستەکان و داعش دەوری کاریگەریانەوە بەڕاستی سوپاسی کاک مەسعود جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و بە بڕوای بەشێک لە چاودێرانیش هۆکاری بەشێک لە گومانەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوە دەگێڕنەوە کە کۆسڕ ڕەسوڵ عەلی جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتەیەکیدا لە دوای واژۆکردنی ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان مەسعود بارزانی بە تەنها بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ناوبرد نەک سەرۆکی هەرێمی کوردستان هەرچەندە کۆسڕ ڕەسوڵ عەلی خۆی جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە. ئەمەش بە بڕوای ئەو چاودێرانە بۆ مەبەستی سەرەکی ڕێکەوتنەکە دەگەڕێتەوە کە گۆڕانکاریە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.